زاوایەک لە شوێنی ئەوەی کە خۆشترین ڕۆژی ژیانی بەڕێ بکات دەبێتە ناخۆشترین ڕۆژ لە ژیانیدا. میهران عەرەب میرخان هەرکی گەنجێکی گوندی گلێنەیە لە سنووری قەزایی ئاکرێ. هەفتەیەک پێش ئێستا لە ڕۆژی یەکشەممە 14ی نۆی 2025 کە ڕۆژی هاوسەرگیریەکەی بوو، دوای تەواوکردنی ئامادەکاریەکانی و بەڕێکەوتنی بۆ هۆڵی ئاهەنگگێڕان. پێش ئەوەی کە میهران هەرکی بگات بە هۆڵی ئاهەنگگێڕان لە ڕێگادا هەردوو پێیەکانی لەکار دەکەون. داوا لە قزم و کەسوکاری دەکات کە بەهانەوە بێن ئەو نازانێت کە چی بەسەر هاتووە، تەنها پێیەکانی لە جوولە کەوتون. داوای کرد کە هاوکاری بکەن تاوەکو بگات بە ناو هۆڵی ئاهەنگگێڕان. لە ناو هۆڵی ئاهەنگگێڕان کە کاتی خۆشی و شادیە لە خۆشترین ڕۆژی ژیانیدا، داوا دەکات کە فریای بکەون و دەست بەجێ بیگەێنن بە یەکێک لە نەخۆشخانەکانی قەزای ئاکرێ بۆی بزانێت کە بۆچی پێیەکانی لە کار کەوتون و پەیتا پەیتا تەواوی جەستەکەی جوولەی نامێنێت. دکتۆرەکانی قەزای ئاکرێ داوا لە کەسوکاری دەکەن کە دەست بەجێ بیگەێنن بە پارێزگای دهۆک، چونکە ئەوان ناتوانن چارەسەری بۆ میهران هەرکی بکەن. لە دهۆک پزیشکێک سەردانی دەکات و دەیبینێت، پێی دەڵێت ئەو نەخۆشیی کە میهران هەرکی تووشی بووە، ئەم نەخۆشیە نەخۆشیەکی دەگمەنە، لە 100,000 کەس تەنها یەک کەس تووشی نەخۆشەکە دەبێت. کەسوکاری میهران هەرکی دەڵێن ئێمە بۆ چارەسەری پزیشکی میهران هەرکی دەبین بۆ یەکێک لە وڵاتانی جیهان کە لە بواری پزیشکیدا پێشکەوتوو بێت. دکتۆرەکە دەڵێت کە پێویست ناکات، چونکە لە پارێزگای دهۆک دەتوانین چارەسەری میهران هەرکی بکەین، بەڵام دەبێت ئێوە ئارام بگرن، چونکە نەخۆشیەکە پێویستی بە کاتە. لە ماوەی 3 مانگ تاوەکو 1 ساڵ دەتوانێت پەیتا پەیتا پێیەکانی و جەستەی جوولەی بۆ بگەڕێتەوە. تاوەکو ئێستا تەنها 10 دەرزی بۆ میهران هەرکی دانراوە کە لە ماوەی 5 ڕۆژدا تەواوی دەرزیەکانی لەلایەن پزیشکەوە بۆی دانراوە، بەڵام تەندروستی تاوەکو ئێستاش ناجێگیرە. کەسوکارەکەی تەنها داوای نزای خێر لە مسلمانان دەکەن. ئێمە لە کۆتاییدا تەنها ئەو قسەی خودای پەروەردیگار دەکەین کە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارة.